سلاوێکی پڕ لە جوانی و لە شادی سلاوێک لە پرۆگرامی بەیانی 24 بۆ هەموو بینەرانی بەیانی 24 کە سبەینان لەگەڵ ئێمە ماوەی کاتژمێرێک دەمێننەوە وا لەو کاتژمێرە هیوای ئەوە ئەخوازین کە ئامانجی پرۆگرامەکەیمان هەر وەکو چۆن ئەوەیە کە سوود بە ئێوە بگەیەنێت بە هەمان شێوە هیوای ئەوە خوازین کە بتوانین سوودتان پێ بگەینن وا سڵاوت لێ بەیانی تۆش باش سڵاو سۆبان سڵاوتان لەبێ ئازیزان زۆر خۆشحاڵم کە بەڕاستی بەیانیان دەست پێ دەکەینەوە بە بەرنامەی بەیانی 24 کاتێک دەست بە بەرنامەکە دەکەین خۆمان ینی هەست بە وزەی زیاتر بە ئینێرژی زیاتر دەکەین ئەمەوا دەکات دەستپێکی ڕۆژەکەمان دەستپێکێکی باش بێ بەو هیوایم ئێوەش دەستپێکێکی باشتان هەبێت لەگەڵ ئێمە بە دیارمانەوە دانیشن دڵنیام سوود لەم تەوەرانە دەبینن کە دەستنیشانمان کردو بۆ ئەمڕۆ بەڵێ بێگومان هەکار کە ئاماژەی بۆ کرد ئێمە هەر سبەینان کە دەست دەکەین بە قسەکردن ئێمە لەلایەن خۆمان و هەست بە وزەیەکی تایبەتیەکەین ئەویش ئەو بیرکردنەوەیە کە ئێمە شەو خۆمانمان دوێنێ با بڵێن ئامادە کردو شەو بیری لەکەینەوە سبەینێ پرۆگرام پێشکەشی بینەرانمانەکەین بۆیە هەمیشە هەر بیرکردنەوەیەکت هەبێت ئەو بیرکردنەوەیە داهاتووشە هەروە ئەنەخشێنێت کاریگەری لەسەر بێگومان هەر وەکو دوێنێ مە بیرمان لەو بابەتە کردوتۆ ئەمڕۆ هەمان بیرکردنەوە دێتە دی هەر چۆنەڵێت بزەبت ئێمە وزەمان پێەیە چونکە بیرم لەوە کردوتۆ سبەی کە ئێمە ئێمە ناو ستۆدیۆی بەیانی 24ەوە ئەوە پڕوزە بم بۆیە بیرکردنەوە داهاتوومان دیاری ئەکات بیرکردنەوەکان ئەبێ ڕێکیان بخەین چۆن بیرکردنەوەکانمان ڕێک بخەین بۆی کە داهاتوویەکی گەشت چاوەڕێمان بکات هەروەکو باسمان کرد ئێمە داهاتوومان لەسەر ئەو بیرکردنەوانەیە کە ئێمە هەڵیان ئەبژێرین من هەمیشە لەو بڕوایم کە بیرکردنەوە پەیوەستە بەو ژیانی کە تۆ لە داهاتوو هەتە جلوبەرگە جوانەکانت بۆ بۆنە و جەژنەکان هەڵمەگرە و ئەمێ زیاتر هاکار تۆ قسەی لەسەر بکەیت چونکە هەمیشە بیر لەواکەینەوە شتە جوانەکان ئەبێ بۆ کاتێکی تایبەت بێ بۆ داهاتوویەکی شێوازێک بێ دەڵێن جلوبەرگەکان ینی وامان دەبینی بە منداڵی جلوبەرگی جوان بۆنی خۆش ئەمە تەنیا بۆ جەژنە بەڵام جلوبەرگە جوانەکانت بۆ بۆنە و جەژنەکان هەڵمەگرە هەموو ڕۆژێک بە بۆنە و بە جەژن بزانە و جوانترینەکان بپۆشە ینی جوانترینەکان بپۆشە ڕەنگە مەبەست ئەوە نەبێت کە تۆ باشترین کوالێتی بپۆشی بەڵام مەبەست ئەوەیە تۆ پاکترین جل لەبەر بکەیت ڕەنگە مەبەست ئەوە بێت تۆ ڕێکپۆش بە بزانە چۆن جلوبەرگەکانت تەنسیق دەکەی لەگەڵ یەکتر دەگونجێنی ینی ئەمانە هەموو کاریگەریت بۆنەکان گرنگ نییە بۆنەکەی تۆ بۆنێکی با بڵێن کوالیتی بەرز بێت و $500 بێ دەکرێت تۆ بە خۆششۆردن ڕۆژانە بۆنت خۆش بێ دەکرێت بە تەنیا 2000 دینار یاخود 5000 دینار بە ددانەکانت بشۆی بۆ ماوەی مانگێک یانی وا دەکە ئەمە تۆ پاک و خاوێن بی جلوبەرگەکانت پاک بێ بۆنت خۆش بێ کاتێک کە بۆنت خۆشە جلوبەرگت جوانە دەوروبەرت هەست بە بێزاری ناکە بەردەوام وزە بەرامبەرەکەت دەبەخشی ئەمە وا دەکات هەم بۆ خۆت ئەرێنی بی هەم بۆ دەوروبەرەکەشت ئەرێنی بی بەڵێ بێگومان هەر ئەمانە هەر هەموویەگەر کۆ بکەینەوە ئەوەیە کە هەر ڕۆژێک کە تۆ سبەینان هەڵدەستی لە خەو ئەوە جەژنێکە بۆ تۆ ئەوە دیارێکی خوددایە کە تۆ دیسانەوە لەسەر ئەم گۆی زەویە خاکیە پڕ لە جوانە پڕ لە جوانی کە سروشتێکی زۆر نایابی هەیە تۆ دۆستان و هاوڕەیەکت هەیە کە سوکارت هەیە هاوسرت هەیە دایکت هەیە باوکتە ئەمانە هەمووی دیارین ئەمانە هەمووی وا لێکا کە تۆ بیرکردنەوەیکی جوانت هەبێ بۆیە هەموو ڕۆژێک قەدری ئەو ڕۆژە بگرە کە تۆ تایە هەناسە ئەی ئەوە دیارێکی خوددایەکە دەست لە نوێ یاخود سەر لە نوێ بەیانەکەی دەست پێەکەیت ئەو دیارە وەرەگریت زۆر ڕاستە باس لە کتێب دەکەین باشە دەڕۆینە ناو تەوەرەکانمان کتێب یەکێکە لە دەستکەوتەکانی مێژوی مرۆڤایەتی کە خزمەتێکی گەورەی بە مرۆڤایەتی لە هەموو بوارەکانی ژیاندا کردووە خۆشببختانە لە مێژوی کوردیشدا کتێب گرنگی و بایەخی تایبەتی پێدراوە هاوکارمان دالیا کەمال لە سلێمانی بۆچوونی چەندین خوێنەری وەرگرتووە لەسەر خوێندنەوەی کتێب و کاریگەری لەسەر ژیانی خوێنەران سەردەمی نووسینیە هەر لەو سەردەمەوە کاریگەری نووسین و خوێندنەوە لەسەر مرۆڤایەتی بوونی هەبووە لەم سەردەمەدا زیاتر گەنجان چ پەرتووکێک دەخوێننەوە و کاریگەری کتێبەکان لەسەر ژیانی تاکەکان چییە؟
ئەگەر کاریگەری لەسەر ژیانی تۆ هەبووە ئەو کاریگەریانە چی بوو؟ هیچ شتێ لە خوێندنەوەی کتێب خۆشتر نییە. هەچ میلەتێک کتێب بخوێنێتەوە گەندەڵیتیان نامێنێ. معرفەت هێزە، المعرفە قووە. ئەوەی کتێب خوێنێتەوە تووشی نەهامەتیەکانی ژیان نابێت. خەڵک زۆر کتێب بەرێ زیاتر بابەتی ڕۆمان و گەشە پێدانی مرۆیە و بە ڕێژێکی زۆتیش لە ئێستا کورتە تێکستەکانەوەی تێکستی کورتە و هاندان و بابەتی ئاینیە کە تێکستەکان بە زمانی ئینگلیزی کوردی نووسراوە یان بە عەرەبی کوردستاوە چۆن بڵێ هەر لە ڕێگای کتێبەکە شوانە فێری زمانەکە شتەکە هەمووی کە ئیسفادێکیش بە ژیان تەکەێت زیاتر خەڵک ئێستا و گەنجان زۆر ئەو بابەتان ئەخوێنەوە. باش ئەگەر پۆلێنی بکەین زیاتر ئەو کەسانەی کێنن لای ئێوە ئەو خوێنەرانەی کێن لە چ تەمەنێکان؟ وڵی زۆرینی لە ئێستا گەنجانە ئاین گەنجانی تۆ چۆن بڵێ لە تەمەنی 15 ساڵ هەتاوەکو 25 ساڵ ئەوە لەو مابینایە زیاتر خەڵک ئەوەی کە چۆن بڵێ لەو تەمەنە خوێنەری زیاتێکەوە کەسی چۆن بڵێ تەمەنی کەش دێت بەڵام بە هاوشەوەی و زیاتر گەنجانە لەوەشە کچان زیاتر دەخوێنەوە تاوەکو کوڕان قزێک کەمترێکە. ئەمە دڵخۆش بین بۆی کە خوێنەری کچ زۆرە ئێستا؟ لە ئێستا چۆن بڵێ خوێنەی کچ باشترێکە ینی کوڕانیش باشە ینی بەڵام لە چ هاوشەوەی کچانە کەمترێک. ئامۆژگاریم بۆ کچەکان ئەوەیە ئەگەر تا ئێستا دەستیان نەکردو بە کتێب خوێندنەوە دەست پێ بکەن لەبەرەوەی ئێستا کاتێکی زۆر باشە وەکو ئەبینین زۆر کتێبی باشمان دەست ئەکەوێت لە ناو بازاڕەکان بێت یا ئەتوانین لە ڕێگای سۆشیال میدیاوە هەم بە شێوازی PDF بیان خوێنینەوە هەم داوایان بکەین. ئەوە شتێکی باشە ئەگەر بۆ داهاتوو بێ بۆ کارکردن بێ بۆ ژیانی هاوسەرگیری بێ کۆمەڵێک کتێب یا ڕۆمان لەبەرەوەی ئێستا وتەش هەیە زۆر سوود بە کچەکانمان ئەگەێنێ بە تایبەتی ئەگەر نەچوو بنە ناو کۆمەڵگا ئەتوانن کتێب بکەنە هاوڕێی خۆیان. کتێب چ شتێکی لە ژیانی تۆیە گۆڕیوە؟ کتێب وای کرد من زۆر زانیاریم زیاتر بێت واتە لە ڕووی خوێندنی شەوە یارمەتیت ئەدا وە کۆمەڵی کتێب هەیە کە ئەیان خوێنیتەوە تێڕوانینت بەرامبەر ژیان ئەگۆڕێت. خوێندنەوە چ شتێکی لە ژیانی تۆیە گۆڕیوە؟ وەڵاش خوێندنەوە منی کردووە بەو کەسە کە کەسێکی ڕۆشنبیر بووم تێگەشتوو بووم عاقڵ بووم و بزانم چۆن هەڵەسێم و دانیشم و بەڵێ. چی بە گەنجان ئەڵێی کە بخوێنەوە؟ وەڵا خوێندنەوە شتێکی زۆر باشە. یەکەم لە بیرچوونەوە ڕزگارت دەبێت. ئەوانەی چ دەخوێنەوە ینی زۆر زیرەکەن تووشی لە بیرچوونەوە نابن. بەس خوێندنەوە زۆر باشە بۆ گەنجەکانمان ینی مەشغوڵە بن بە شوێنەکەەوە ترباسی ئەم بۆ ئەو ناکەن و من کتێبی فارسی خوێندەوە کوردی زۆر کەم. لە کوردستانی ڕۆژهەڵات کوردی لە دەورانی ئێمە ئەوە ڕەواجی نەبووە بووە خود بۆ ئێمە نەبووە. کتێب چ کاریگەریەکی لەسەر ژیانی تۆ دروست کرد؟ وڵای کتێب ئەگەر ئینسان بەردەوام بیخوێنێت کاریگەری زۆرە بێت بەڵێم تاسمانەی من نەما خوێندەونە چون فقط بە شوێندیشی کارگەری و ئەم زۆر شتانەوە بووین. کە ئێوە تا خوێن هەستەکەی کاریگەریەکی نەرێنی لەسەر ژیانی ئەوە دروست کرد؟ حتمەن کە بوویەتی حتمەن کە بوویەتی چون ئینسان کتێب بخوێنێتەوە ڕۆشنترێ بێتەوە بیر و باوەڕی زیاتر بێت بەڵێ خۆ ئەوەی کە نەیخوێندوێت کەمترە. باشە کەواتە چی بۆ گەنجانە ئەڵێ کە کاتیان هەیە و ناخوێنەوە؟ من پیان ئەڵێم کە ئال ئێستاوە تا ئەوجێ ئەتوانن کتێب بخوێننەوە کتێب شتێکی باشە و علم و دانش و فەرەنگی لێن. مادەم هەر لەسەر باس و بابەتی کتێب با بمێنینەوە سەبارەت بە کتێبێک قسە بکەین کە لە 4 بەرگ پێکاتوە جا لەسەر ئەرکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کتێبی ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەولێر چاپکراوە و لە ڕێوڕسمێکیشە کتێبەکە ناسێنرا.
هەر سەبارەت بەم بابەتە لەبێت کە بزانی ئەو کتێبە چواربەرگیە ناوەڕۆکەکەی لە چی پێک هاتووە مەبەست لێ چییە میوانمان سابر ڕەشید نووسەری کتێبی ئەنتۆلۆژیای چیرۆکنەسانی هەولێر میوانە لەگەڵمانە مامۆستا سابر ڕەشید نووسەری کتێبی ئەنتۆلۆژیا زۆر بەخێر بێ خۆشحاڵین بەم بەیانیە لەگەڵمانی پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین ناوەڕۆکی کتێبەکە چی لە خۆ گرتووە سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتەکە بتوانم بۆم بەیانیە لەگەڵ خوێنەرە ئازیزەکان بتوانین باسی ژانرێکی گرنگ بکەین لە ئەدەبی کوردی کە ئەویش چیرۆکە بێگومان چیرۆک یەک لەو ژانرە گرنگانەیە لە ئەدەبی کوردی شان بەشانی هەموو ژانرەکان کەکە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ئەدەبیاتی بەرگریشدا چیرۆک توانیوێتی وەکو ئەدەبیاتێکی گرنگ برەو بە بەرگری ئینسانی کورد بدا و تۆمارەکانی خۆی کردووە لەو بوارانەدا بۆیە گرنگی چیرۆک بایەخەکەی ئێزگار زۆرە ئەمەن لەو دەرفەتەدا نامانەوێت باسی بایەخ و گرنگی چیرۆک بکەین ئەوڕۆ باسی ئەو ئەنتۆلۆژیای چیرۆک نووسانی هەولێر دەکەین کە لە چوار بەرگ پێک هاتووە پێشکەشی خوێنەرانمان کردووە پێشکەشی کتێبخانەی کوردیمان کردووە پێشکەشی کتێبخانەی چیرۆکی کوردیمان کردووە بۆ ئەوەی ببتە سەرچاوەیەک بۆ توێژەر و قوتابیان و ئەوانەی کە لە دوا ڕۆژدا دەیانەوێت لە چیرۆکی کوردی بکۆڵنەوە لە هەموو بوارەکاندا ببتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئەم ژانرە باشە مامۆستا ئەم کتێبە چواربەرگیە گوڵبژێرێکی کۆمەڵێ چیرۆکە لەسەر چه ئەساسێک ئەو چیرۆکانەتان هەڵبژاردۆ لە چوار بەرگ کۆتان کردوونەتەوە بێگومان ئەوە کارێکە دەتوانم بڵێم قۆناغێکە یا هەنگاوێکە بەرەو نووسینەوەی ئەنتۆلۆجیای چیرۆک نووسانی هەموو کوردستان کە خۆشببختانە یعنی ئەمن لەو هەنگاوی یەکەمەوە دەستم پێ کرد بۆ چیرۆک نووسانی هەولێرم کرد پێشتریش لەسەر چیرۆک نووسەکانی شارەکانی تری کوردستانیش ئیشم کردووە وەکو ئەنسکلۆپیدای لەتیف حامیدم کردووە سەدرەدین عارفم کردووە لەسەر ئیحسان مستەفای هەولێرم کردووە لێکۆڵینۆم لەسەر زۆر چیرۆک نووسان گرنگەکانی هەموو شارەکانی کوردستان کردووە بێگومان زهن و ڕوانینی من بۆ هەموو کوردستانە بەڵام ئەمن لێرە ئەوڕۆ ئەو ئەنتۆلۆجیای چیرۆک نووسانی هەولێر کە ئیشم لێ کردووە لەو چوار بەرگە دەمەوێ وەکو قۆناغێک بێ یان هەنگاوی یەکەم بی بەرەو نووسینەوەی ئینسکلۆپیدیایەکی گرنگ بۆ چیرۆک نووسانی هەموو کوردستان ئەوەش بووبتە سەرچاوەیەک لە کتێبخانەی کوردی کە توێژەرانی ئێمە یان قوتابیانی ئێمە کە پێشتر بە دوای سەرچاوەدا دەگەڕان نەیان دەدۆزیەوە یان نەیان زانیوە چییە زیاتریش ئیشەکەی من بۆ ئەوە بوو بمەوێ یعنی ویستم شتێک بکەم ئەو چیرۆک نووسانێک کە لەبیر کراون بیهێنمەوە ناو لە خانەی لەبیر چوونەوە بییان هێنمەوە ناو تۆمار و لە تەپ و تۆزی لەبیر چوونەوە دایان بماڵ بوو بیان هێنمەوە گۆڕەپانە مامۆستا سابیر چەند گەڕاویتە تۆ بۆ مێژوو ینی شارێکی گەورەی وەکو هەولێر مێژوویەکی دێرینی هەیە خۆمان دەزانین چەند گەڕاویتە تۆ بۆ مێژوو بۆ گەڕانە بۆ ئەو چیرۆک نووسانەی کە با بڵێن بەر لە سەدەیەک هەبووە پشتت بەچی سەرچاوەیەک بەستووە ئەمن بێگومان هەمیشە بۆ نووسین و توێژینەوەکانی خۆم بەردەوام بە دوای سەرچاوە و کتێب و ڕۆژنامە کۆنەکاندا دەگەڕێم بۆ ئەو ئیشەش هەروام کردووە یعنی بەڵام خۆی مێژووی چیرۆکی کوردی ئەوەندە زۆر لە مێژ نییە یعنی تۆماری مێژووی چیرۆکی کوردی هەموو کوردستان یەکەم تۆمارمان کە چیرۆکی کوردی هەمان بێ ساڵی 1930 کە لە ڕۆژنامەی لە گۆڤاری ڕۆژی کورددا بڵاوبوویتەوە چیرۆکی فواد تەمۆ کە باز دەکرێت ئەوە بە یەکەم تۆماری چیرۆکی کوردی مامۆستا ئەوە لە ناوم کتێبەیە هەیە نەخێر ئەوە چکە ئەویان چیرۆکی کوردی گشتیە یعنی هەموو کوردستان بەڵام ئەوەیان ئەوەی منیش یعنی تۆمارێکە بۆ چیرۆک نووسانی هەولێر یعنی دەتوانین بڵێن ئەگەر بە شێوەیەکی دریش تەماشای بکەین دەتوانین بڵێن مێژوویەکە بۆ نووسینەوەی چیرۆکی کوردی لە هەولێر ئەوەش هەنگاوێکە بۆ دروستکردنی سەرجەم مێژووی چیرۆکی کوردی لە هەموو شارەکانی کوردستان بێگومان ئەمن بۆ هەولێر یعنی لە ڕۆژنامە کۆنەکان زۆر گەڕاوم دەبی بگەڕێنەوە کە یەکەم تۆمارمان
ساڵی بیستەکانە کە یەکەم چیرۆکنووسی ئێمە بێگومان لە ساڵی بیستەکان و سیەکان چیرۆکی نووسە حوسێن حزنی موکریانی باشە ماوەسە چەندێ بۆچی گرنگە و یاخود چەندێک گرنگە کە چیرۆکنووسەکان لە ناو کتێبێکی ئاوها کۆ بکرێتەوە تەمەنیان چیان نووسیوە کتێبەکانیان بۆچی گرنگە ئەوە لەبەرچی گرنگە لەبەر ئەوەی ئێستا ئێمە لە بەڕاستی بەداخەوە ئەرشیفی نیشتیمانیمان نییە یان ئەرشیفێکی گرنگمان نییە بۆ توێژەران بتوانین بە هەموو کەیفی خۆیان یان بە هەموو توانایەکەوە یان ئەوەی کە بتوانین هەبێ دەستەبەری بکەین مەسەلەن ئەوە بڵێن ئەتو لە یەک شارە ئەو هەموو ئەرشیفە نییە ئەرشیفەکانمان ئەوەی هەیە هەمووی لە کتێبخانە تایبەتیەکاندا پاراستراون تا کتێبخانە گشتەکانمان ئەو ئەرشیفە دەوڵەمەندیان نییە لەبەر ئەرشیفی نیشتیمانیمان نییە اینجا ئەمن کە ئەوەی کۆم کردیتەوە دەتوانم بڵێم یعنی ڕزگارکردنی ئەو چیرۆک نووسانەیە لە بیرچوونەوە لەبەر ئەوەی مەسەلەن زۆر چیرۆک نووسی ئەوەمان هەیە لەبیر کراون ئەمن ئەوە کە هێنایتمەوە لێرە باسم کردووە دەیهێنمەوە ناو گۆڕەپانەکە بە خوێنەرانی دەڵێم ئەوانش هەن ئەوەی کە زۆر گرنگیشە مەسەلەن لە قۆناغەکانی چیرۆکی کوردی کە زۆر کەس لای لێ نەکردیتەوە لەو کتێبانە لەو چواربەرگەدا من ئیشم لێ کردووە و زۆریش پێوە ماندوو بووم ئەدەبیاتی چیرۆکی کوردیە لە شاخ ینی ئەدەبیاتی پێشمەرگە لە شاخ کە ئەوە هەموو کەسێک نەیتوانی خۆی لێ بدا لەبەرچی لەبەر چەند هۆیە یەکەشان هۆیەکەی ئەوە بووە ئەو گۆڤار و ڕۆژنامانە کە لە شاخ بووە باری کورد هەمیشە لەسەر پشتی وڵاغ بووە ینی هەر دەربەدەر بووە نەیتوانی و ئەرشیفی خۆی بپارێزی ئێستا ئەمە بەدوو ئەو گۆڤار و ڕۆژنامانە بگەڕێن زۆر گۆڤار و ڕۆژنامانە نەماون تەپوتۆزی لێ نیشتووە نەماون یعنی دەبی بە دوایان بگەڕین لە کتێبخانە تایبەتەکان دەری بێنین ئەوجا ئەوە من بە هۆی ئیشکردنم لەو بوارەدا بە پەیوەندیم بە برادەرانەوە توانیتم ئەو شتانە بگەڕێم دوو کە ئەوەی کە جێگای داخە زۆر توێژەر خۆیان لەو بوارە نەداوە لەبەرچی لەبەر ئەوەی چونکە ئەدەبیاتی پێشمەرگە لە شاخ زۆربەیان کە ئەوەی لە شار چیرۆکیان نووسیوە بڵاویان کردوتەوە بە ناوی خوازرا و شتەکانی خۆیان بڵاو کردوتەوە جاتۆ وەرە ئەو هەموو گۆڤار و ئەرشیفانە لە نەبوون بگەڕێکە نییە بەدەستی بێنەوە ئەو تۆماری خۆت بێهێنەوە بینەوە بۆ خوێنەر و پێی بڵێ کاکە ئەدەبیاتێکی گرنگیش هەیە کە ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتی بەرگری بووە یعنی ئەگەر توێژەرێک بێتن ئەدەبیاتی بەرگری کورد بنووسیتەوە دەبی لەو چیرۆکانەوە دەست پێ بکە بەڕاستی چونکە ئەمە تۆماری بەرگریمان هەیە تۆماری ئەنفالمان هەیە ئێمە ئەو لە شار چیرۆک نووسەکانمان بە ڕاستەوخۆ نەوێراون نەیانتوانیوە ڕەمزیان بۆ داناوە هێمایان بۆ دانەوە کە باسی ئەدەبیاتی بەرگریان کردی یان باسی ئەدەبیاتی ئەنفالیان کردیە بەڵام ئەوانەی لە شاخ بوو نەتوانیویانە ئەگەرچی هەندێکیان بە ناوی خۆیان نووسیویانە ئەوە کەمێکیانە کە لە شاخ بوونە زۆر بەشیان ئەوانی تر کە لە شار بوونە لە ئەدەبیاتی پێشمەرگە لە شاخ شتیان نووسە بە ناوی خوازرا و نووسیویانە جاتۆ وەرە ئەو ناوە خوازراوانە بۆ خوێنەر کەشفکە اینجا بۆ دەردەکەوێت کە ئەو برادەرانە لە چیت بوارێکە چیرۆکە زۆر ناویش باش هەبووە کە لێرە من ئاشکرام کردووە یعنی بەڕاستی وەکو مفاجئەیەک بووە یعنی دوایە کە دیار کەوتووە مەسەلەن هەر بۆ نمونە یعنی لە کاتەکەشتان دەگرم بەڵام لە ئەدەبیاتی پێشمەرگە دەمێ بایەخەکەی ئەوەی بزانم بڵێم ئەگەر یعنی من لەو چیرۆکانە لەو ئەنتۆلۆجیایە دۆزیومەتەوە بۆ خوێنەر مەسەلەن چێ دەیزانی کاف ڕێبواری هێڵدایە چیرۆکی هەیە چێ دەزانی باوکی گۆران مامۆستا سەعدی ڕەحمەتیە کە چیرۆک نووسە چێ دەیزانی مەسەلەن مامۆستا فەلەکەدین لە شاخ ئەدەبیاتی بەرگری باسی ڕۆمانی کوردی کردیە چێ دەیزانی زۆر نووسەری تریشمان هەیە بزرە یعنی ئەوانە دەبی بێنەوە ناو مامۆستا ساویر دەمەوێت لەم قسانەی جەنابەت پرسیارێک دروست بکەم بۆ پێی چوار بەرگی ئەم کتێبەت بڵاو کردوتەوە زۆر بە وردی شارەزایت لە چیرۆکنووسان و لە چیرۆک لە هەولێر هەیە باش لە توانە و سەلیقەیان تێدەگەی یعنی ئەگەر تۆ وەکو خوێنەر وەکو نووسەرێک خوێندنەوەیەک بکەی بۆ ئەم نووسەرانەی کە ئێستا هەن لە گۆڕەپانەکە چیرۆک نووسانە لەگەڵ ئەم چیرۆک نووسانەی کە لە ڕابردوو هەبوون کامەیان با بڵێن سەلیقەیان توانایان هێزیان باشتر و بەچێشترە بۆ خوێنەر بێگومان ئەمە لە قۆناغەکانی چیرۆکی کوردیدا یعنی چیرۆکی کوردی هەنگاو بە هەنگاو قۆناغی بەرەو پێشەوە ناوە لە یەک ئاس نەبووە ئەگەر
تەماشای سەرەتاکانی چیرۆکی کوردی بکەیت دەبینی شێوە حکایەت خوانێکی پێوە دیارە یعنی شێوە ساکاریەکەی پێوە دیارە دەتوانین بڵێن هەتا ساڵی هەفتایەکانیش ئەگەرچی هەندێک هەنگاوی نوێخوازی لە کۆتایی شێستەکانە هەیە من لێرە لە لێکۆڵی نوێ خۆم باسم کردووە لە ساڵی سلەکان ئیحسان مستەفامان هەیە کە پێشەنجی نوێخوازی چیرۆکی کوردیە بەڵام ئەوە بەس نییە بۆ ئەوەی کە چیرۆکی کوردی هەنگاوی سستی ناوە دوای ئەوە قۆناغ بە قۆناغ پێش کەوتووە ئەو جە هەر قۆناغێکە و لە هەر هەنگاوێکدا بێگومان تام و بۆنی خۆی لێدێ و دەبی ئەتوو بە پێوەری زەمەنی خۆی یان کاتی خۆی حسابی بۆ بکەی مەسەلەن ئێستا ئێمە توێژەرێک دێتن لە چیرۆکی کوردی دەکۆڵیتەوە دێ باسی حسێن حزنی موکریانی دەکات لە بیستەکان یان سیەکان سیرۆکی نووسێ یان مەسەلەن زۆر لەو چیرۆک نووسانی لە سیەکان چلەکان کە باز دەکەی هەتا ئەوانی پەنجاکان و شێستەکانیش بەدواوە ئەتوو نابی لەگەڵ ئاستی پێشکەوتووی ئێستا بەراورد بکرێ یعنی لەبەر ئەوەی ئەو کاتە بارودۆخی کوردوا بووە یعنی ئاستی ڕۆشنبیری کوردیش لەو ئاستە نەبووە یعنی لە ئاستێکی چیرۆک نووسەکان لە ئاستێکی سەرەتایی بووە باشە بەڵام وردە پێشکەوتووە باشە مامۆستا ئێستا ئەم کتێبە بۆیە چاپکراوەکە لەگە ئەو سەردەمە لەگەڵ ئەم سەردەمەیە تێکەڵکێشێک یەکتری بکرێت نووسەرەکان بە نووسەرانی پێش خۆیان ئاشنا بن و ئەم نووسەرانش کە ئێستا هەن زیاتر بزانن پێشتر چ جۆرە چیرۆکێک نووسراوە یاخود گۆڕانکاری تیا بکەن یاخود بۆ نمونەوەکو ئەوان بنووسن هەبوونی کتێبێکی لەم شێوە و چاپکردنی تا چەندە ئەرک بوو و چۆن یارمەتی دران کە چاپ بکرێت ئەمن بەڕاستی زۆر پێوە ماندی بووم لەو ئیشەی لەبەر ئەوەی 2 ساڵ و نیو خەریک بووم لە هەموو ڕۆژنامە و گۆڤارەکاندا گەڕام یعنی ڕەنگە بەڵەو من هەست ناکەم کە کەسێکم لەبیر کردبێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان برادێک لەبیر کرابێ چیرۆک نووسەک لەبیر کرابی دەتوانین لە پاشکۆیەکی تر لە پاشبەندێکی تردا زانیاریەکان کۆ بکەینەوە بینوسین بەڵام ویستومە هەموو ئیشەکان کۆ بکەمەوە بەرام زۆر پێوە ماندی بووم و توانیشم لەو قۆناغەدە سەرکەوم هەتا ڕادێ ئەوەی کە بتوانم بگەینمە خوێنەر ئەوەش کە بەڕاستی سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە یارمەتیان داوم لەو دەرکردنی ئەم کتێبە چەندێکی خایاند کە تەواو ببێت لەسەر وەک پێم وابێت وەک باسیشم کرد لە ڕووی ئەرکەوە تێچووەکەیش هەر خودی جەنابەت تێچۆکەیت گرتوۆتە ئەستۆ و چەندێکی پێچوو ماوەکەی هەتاکو کۆی کەیتەوە ئەم زانیاریانە وەڵڵا ئەمە 2 ساڵ و تقریبان 2 ساڵ و نیو زیاتر ئیشمان لێ کردووە بەردەوام دەستمان تێدا بووە لەگەڵ نەخشەسازی هاوڕێی ئازیزم کاک زەوهەر فەتاح بەردەوام کە نەخشەسازێکی زۆر دەستڕەنجینە هەمیشە کارمان لەگەڵ کردووە چیرۆک نووسی تر زیاد بووە زیادمان کردووە نووسەری تر کتێبی زیاد بووە هەمیشە بە دوای گەڕاوین زانیاری زیاترمان دەستکەوتووە بەردەوام دەستمان کەوتووە و باشە پرسیارێکیش بە خێرایی چونکە سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان زۆر گرنگی دەدات بە بابەتی کتێب و ئەدەب و بەرەو پێشبردننی تا چەند هاوکارتان بوو وەڵام سوپاسی دەکەم بەڕاستی کە ئەوەیش ئەرشی لە چاپدانی ئەو کتێبی بۆ گرتمە ئەستۆ کە ئەوەش خۆی لە خۆیدا خەمخۆریەکە بۆ ئەدەبی کوردی بەگشتی ئەوەش ئەو لالێکردنەوە جەنابیان هیوادارم بەردەوام بێ بۆ هەموو نووسەرانی کورد بێگومان ئەگەر ئێمە وەکو نووسەر هەمیشە خەمی ئەوەمانە کە کتێب دەنووسین پێش ئەوەی کتێبەکە تەواو بکەین خەمی ئەوەمانە چۆن کتێبەکە چاپ بکەین ئەو دەستگیریە بەڕاستی زۆر گرنگە لە بۆ نووسەران لەبەر ئەوەی ئەتو ئەگەر نووسەر هەز بکە پاڵپشتی هەیە دائیمەن ئیشی گەورەتر دەکا یعنی ئێمە لە هەموو ئاوردانەوەیەک هەنگاوی گەورەتر داوین هەموو پاڵپشتیەک هەنگاوی گەورەتری لە دوایە ئەو پاڵپشتیانە ئێمە بە بەرز دەنرخێنین هیوادارین بۆ هەموو ئەدەبی کوردی ئەوە بەردەوام بێ ئەوەش لە بێگومان لە خەمخۆری جەنابیانە بۆ ئەدەب و کولتوری کوردی کە ئەوەش هەنگاوێکی گرنگە ئێمە دەبی هەمومان خزمەتی ئەدەبیاتی نەتەوەکەی خۆمان بکەین ئەوجا بە گەورەمانەوە بە بچووکمانەوە هەمومان ئەوەی ئێمەش لەسەرمانە ئیش بکەین وەکو خۆبەخش ئیش بکەین و بتوانین شەو ڕۆژ لەسەر یەک دانین بەرهەم بێنینە دی بۆ
ئەدەبیاتی نەتەوەکەمە مامۆستا سابر ئێمە هەموو ڕەشید. شتێک گرنگترە. بەڵێ مامۆستا سابر ڕەشید نووسەری کتێبی ئەنتۆلۆژیای چیرۆک نووسانی هەولێر زۆر سوپاس بۆ تۆ بەم بیانیە میوانی ئێمە بووین. منیش سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە بەڕاستی لەڕێ ئێوە توانیم دەنجی خۆم بگەینمە نووسەران ئەگەر یەک کتێبینیش دەرفەتم بدەن باز بکەم لەو چیرۆکە لەبیرم چوو باز بکەم زۆر برادەران یعنی ئەمن ئەو چیرۆکانە چیرۆکچی گشتیم باز کردووە بێگومان چیرۆکی منداڵانیش هەیە کە ئەویش دنیایەکی تایبەتی خۆیە پێویستی بە لێدوانێکی تایبەتی و کۆکردنەوەیەکی زیاتر هەیە لەو کتێبەی لەو چواربەرگەدا من لە پێشەکیش باسم کردی باسی ئەدەبیاتی منداڵان چیرۆکی منداڵانم نەکردو لەبەر ئەوەی ئیشەکەم زۆر قورس دەبوو هیوادارم برادێکی ترکە لە دوای من بێ بەو کارە هەرستێت چکە زۆر برادەران پرسیاری ئەوم لێ دەکەن دەڵێن مەسەرەن چیرۆکی منداڵانیان نووسە بۆ چیرۆکی ئێمەی تێدانە ئەمیش لێرەوە پێیان دەڵێم ئەوە لە ئیشێکی تردا ئەگەر من دەرفەت هەبوو توانیم بیکەم ئەگەر نا برادێشتر بیکە چونکە دەستم بە سەدانە ڕانە دەگەیش بەڕاستی ئەوان ئەو ئیشا قورسە دەستەکان خۆش نمونە زۆر بێ سپاس منیش سپاسان دەکەم زۆر بەخێر بێ سپاس. بەڵێ بەردەوامی لەگەڵتان لە سۆران تیمێکی هاوبەشی شوێنەواری سۆران و زانکۆی ئۆتۆنۆمی بەرشلۆنا کاری کنە و پشکنینیان لە ناوچەیەکی شوێنەواری گوندی ماوان لە دەڤەری باڵەکاتی ئەنجامداوە. ناوچەکانی کوردستانیش دەوڵەمەندن بە شوێنەوار لە ئەنجامی هەڵکۆڵیندا گۆڕێکی تابوتیان دۆزیوەتەوە کە لە گوڵ دروستکراوە ئەم جۆرە تابوتە لە جیهاندا دەگمەنە لە دەستپێکی کاری پشکنینی تیمە هاوبەشە کوردستان 24 تا درنگانی ئێوارە یاوەری کردوون بۆی زانیاری زیاتر وەربگرن لەسەر ئەم بابەتە. لە سەرەتای کاردان و تا ئێستا شوێنەوار ناسان لە شێواز و مێژوەکەی دڵنیان نین. تیمێکی سۆران و دوو پسپۆری شوێنەواری زانکۆی بەرشەلۆنە ئیسپانیا کاری تێدا دەکەن. 8 کاتژمێرە کاری تێدا دەکەن و ئەوەی چاوەڕێیان نەدەکرد دەرکەوت. گۆڕێکی تابوتی گڵێنەیە و گڕوتینی پێدان. یەکەمین جارەکە لە سنووری بەڕێبەراتی شوێنەواری سۆران گۆڕێکی لەو شێوەیە بدۆزرێتەوە کە بریتە لە گۆڕێکی گلێنەی کە لەسەر شێوەی بەلەم یاخود پێڵاو دروستکرایە. ڕەمزێکەیە کە ڕەمزی خاچێکە کە پێدەچیتن لە سەرەتای هاتنی ئاینی مەسیحیەت واتە لە کۆتاییەکانی سەردەمی ئەشکانی لە 1800 ساڵ بەر لە ئێستا. مام عوسمان دانیشتووی گوندی ماوانی سەربەشارەدەی سمیلانە و خاوەنی زەویەکەیە. دەمێکە بە شوێنەوارەکە دەزانێت و تا کاتی کارکردنی تیمەکە پاراستویەتی. پاش ئینتیفازێ ئەمە هاتین و ئێرانە ئەوە ویستر لێرە خندێکی خانشی دروستکەین وەکو هەنوانێک وەکو هەنوانێکی دروستکەین باتی خێمە ئەوانە گەیە ئەو گۆزەی هێچ تێدا بوو لای سەرەکانی تێدا بوومش منداڵەکە لێ ئەکۆمیش گوتم نا دەستکاری نەکەنەوە هێزکی تێدایە ئێکسەر بەردەم خڕ کردەوە دیوارەکەم لەسەر کرد پاراستم. تیمە ئیسپانیەکە دوای کارکردنی زۆر لەگەڵ هاوکارەکانیان هەوڵ دەدەن پارچەکانی تابوتە گڵێنەیەکە پێکەوە بلچێننەوە. لەو کاتەدا هێمایەکی دیکەشیان بۆ دەرکەوت. ئەنجامەکانی ئەمڕۆ ئەمە بوو لەوانەیە گۆڕێک بێت کە لە ناو خاکەکەدا نەبووە بەڵکو لەسەر ڕووی دەرەوە بووە چونکە خاچێکی لەسەر بوو کە لەلایەن خەڵکەوە دەبینرا. هەندێک لە پارچەکانی ئێسکی مرۆڤ دۆزراونەتەوە لەوانەیە ئێسکی پیاوێکی پێگەیشتوو بێت. دۆزینەوەیکی باشە چونکە گۆڕەکە لە ناو ژێرزەمینێک بووە کە لە قوڕ دروستکراوە هەروەها شوێنی هەڵگرتنی هەیە تا بنێژرێت بۆی دۆزینەوەیەکی باشە. بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان ئەشکانیەکان بەر لە 2500 ساڵ بۆ ماوەی 475 ساڵ حکومڕانی بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێستایان کردووە. لەم دەڤەرە
تۆماری نوێی شوێنەواری بەردەوام لە هەڵکشانە. ئەمڕۆژ ئیدارەی سربەخۆی سۆران یەکەم شوێنەواری ئەشکانیەکانی تێدا دۆزرایەوە کە دوجار نەخشەی شوێنەواری کوردستان دەگۆڕێ. تەیفور محەممەد کوردستان 24 گوندی ماوان دەڤەری باڵەکایەتی. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مۆزەخانەیە لەسەر ئەم بابەتە دەوەستین قسەی زیاتر دەکەین میوانمان لەگەڵە لە ستۆدیۆ بەڕێز کەنعان مفتی بەڕێبەری گشتی پێشووی شوێنەواری هەولێر میوانی ئێمە لە بەیانی 24 مامۆستا زۆر بەخێر بەخێر هاتی سەرچاو. مامۆستا وەک ئەوەی کە بڵێن کوردستان بۆ خۆی چۆن ستەیجێکە بۆ نمایشکردنی جۆرەها چیرۆکی تراژیدیای کوردی و خۆشی و ناخۆشی بە هەمان شێوە ئەم کوردستانە خۆی بۆ خۆی ستەیجێکی مۆزەخانەییشە چونکە کوردستانی تر یەکەم شارستانەتی جیهان لە گوندی چەرمۆ بۆ کە هەر لە کوردستانە تا چەندە ڕۆژی مۆزەخانە و گرنگی مۆزەخانە لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوە تا چەندە گرنگە؟ سپاسان دەکەم لەوە دەرفەتە خۆی لە ینی هەژدەی چار ڕۆژی شوێنەوارە با بڵێن بەڵام هەژدەی پێنج ڕۆژی مۆزەخانەکانە مۆزەخانەش خۆی بە عەربی پێدەنن ئەذاکرە الحەیە للشعوب واتە میمۆری میلەتانە یادگای میلەتانە من بەڕێی من وشەی مەتحەف مۆزەخانە زۆر گچکەترە لەوەی کە مۆزەخانە ئەو هەموو شتەی تێدایە خۆی ئەوە سەرحەچی گەورەیە لە بۆ کۆبوونەوەی ئەو هەموو ملەتانە مەسەلەن دەچێت مەتحەفی لۆڤەر زیاتر لە 1 ملیۆن پارچە شوێنەواری جیهانی هەموو تێدایە لە هەموو لە ئەفریقیا لە ئاسیا لە ئەوروپا لە یابان هەر هەموو لەوێ کۆبیتەوە 1 ملیۆن قەتعی ئەسەری هەیە کە عێراق زیاتر لە 5,000 لەوێ هەیە ئەوە هەر هەمووی تەناغومەکە یەک نزیک بوونەوەکەی ئەو ملەتانەی کە ئێمە پاشماوەی وانین واتە لەوێ هیچ کێشە و گرفتێک نییە هەر کەسێک بزاعی خۆی پیشانی خەڵک دەدا شارستانیەتی خۆی پیشانی خەڵک دەدا هەبوونی خۆی پیشانی خەڵک دەدا مۆزەخانەش بەڕێی من ناسنامەی ملەتە لەبەر ئەوەی ئەگەر یەک بیاوێ ملەتێک بناسی پێش هەموو شتێک بستە مۆزەخانەکەی بزانی ئەو ملەتە تاکو چرادەیەک شارستانیەتی هەبووە بەنسبەت عێراق و مسۆپۆتامیا با بڵێم بینی دووزەیەکە ئەوە خۆی لە خۆیدا یاعتبار دەکرێت لە یەکێک لە شارستانیەتەکانی هەرە گەورەی جیهان لەبەر هەندێک نووسین لە عێراق پیا بوو حەزارەت لە عێراق پیا بوو لە هەمان کاتیشدا لە مەسر پیا بوو بەڵام کوردیش بەشێکە لەو پێکهاتەی ملەتان کە تاکو ئێستا ماوە مۆزەخانە پیشانی ئەوەی دەدا ئێستا لە مۆزۆ ئەگەنێمە دەرێ تا هەباخر باسی کوتیەکان و میدیەکان و میتراییەکان دەکا دەلێ وەهم ئەسلاف الئەکراد وەهم ئەسلاف الئەکراد یعنی باپیرە گەورەی کوردەکانن ئەوەش دەڵاتی ئەوە دەداتن کە ئەمە لە جوغرافیە خۆمان ماوین و پێویستمان بە مۆزەخانە هەیە پێویستمان بەوەی هەیە کە شارستانیەتی خۆمان بە خەڵک پیشان بدەین بە واقعانە لەبەر هەندێک کوردیش بەشێکە لەو ملەتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە تاکو ئێستا لەسەر جوغرافیای خۆی ماوە تەبیعی دۆزینەوەی نووسین 3500 ساڵ پێشی میلاد لە عێراق دۆزرایتەوە پاشوی بە سۆمەریەکان و ئەکەدیەکان و بابلیەکان و کوتیەکان و ئاشوریەکان و میدیەکان تاکو کۆتایی هەر هەمویان بەشدانن لە دروستکردنی شارستانیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ملەتانی دیش تاکو ئێستا شوێنەوارەکانیان لە مۆزەخانەکان ماوە مامۆستا باست لەوە کرد ئەنی عێراق مێژوێکی دێرینی هەیە مێژوێکی گەورەی هەیە عێراق حەزارەتێکی گەورەیە بە درێژایی مێژوو وەکو میزۆپۆتامیا ینی لە ناوی عێراقیشدا با بڵێن ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان چەندین شوێنەواری دێرینمانە هەیە با بڵێن بۆچی تاوەکو ئێستا نەمانتوانیوە وەکو مۆزەخانێکی باش کەڵکی لێوەل بگرین بۆی خۆت وتت مۆزەخانە ناسنامەی گەلانە ئەنی بۆچی نەمانتوانی وەکو ناسنامەک بە باشی سوودی لێوەربگرین سەرەتایەکە ئێستا لە سەرەتای دەستمان پێکردووە بەڵام خۆی بەپێی دلیل مەواقع الئەثەریە ساڵی 1970 لە بەغدا چاپ کراوە
3125 موقعی ئەسەری لە کوردستان هەیە 3000 بەێ لە عێراق 10,000 ئەوەندێ ئێستا زۆر زیاترە بەڵام ئەوەی کە یۆنسکۆی ئاطرافی پێکرد من خۆم کە چوومە پارێز نوسخەکەمدا منیر بشناخی کە ئەوە شارستانیەتی مەیە بە وەسایقەوە 3125 موقع ئەم تەسیم کردە یۆنسکۆی گوتم بکاکە ئەوە ئی کوردستانە کە ئێمەش بەشێکین لە زمانی کوردستان بە پێی مادەی 112 113 شوێنوارەکان و هەندێک ماوادی سروشتی ژێر ئەرز عیلاقی لەگە بەغدا هەیە یعنی تەناسوقەکەی بینیمە و بینی بەغدا ئەوان یاسای خۆیان دەرینە ئێمەش یاسای خۆمان دەرینە بە هەر حاڵ ئەو شوێنەوارانە کە هەیە ئێستا سەتادە تاکو ئێستا پشکنین تێدا نەکراوە ئەوە پشکنین تێرا بکرێتن خۆی لە خۆیدا لاپەڕەکانی مێژ و هەر هەمووی دەگۆڕی هەر قەلات خۆی ئەو نمونانەیە کە بردمانە چیک لە بۆ ئەوەی کە بزانین تەمەنی قەلات چەندە و ئەو تیمەی کە هینامان مەوجاتی کەهرومەغناتیسیمان لە ئەرزدا لە لای ڕۆژ ئاوای قەلا 42 متر هەموو حەزارەت بوو ژیاری بوو هەموو ملتام و لەسەر یەکتر لە ناوەندەکەی بە 22 متر گەیشتە ئەردل بکرد لە لای ڕۆژ هەڵات لە لای دەکەی گەورەی قەلاتێ کە تەماشە بازار دەکا بە 36 متر گەیشتە ئەردل بکرد ئەو ئاردێک کە مرۆڤ دەستکاری نەکردیە واتە ئەوە هەموو لەسەر یەکدریە ئەدوەر کێریەکە لە عالیمە هەرە گەورەکانی جیهان بە ناوی قەڵای لێنایە تەل مدن سەبعە واتە حەوت شارەکانی سەر یەکتر بە ئەجا چەند تۆ بگەڕێەوە هەڵکەنی دەگەڕێەوە سەر سەرەتایەکانی ژیان لەبەر هەندێک زۆر دەوڵەمەندین لەو ناحیانە ومێدەوارم ئێستا ماشەڵڵا ئێستا لە کولیە ئادا بەشی شوێنوار کرایەوە هەمان پێشتر بەشی مێژوو هەبوو و مامۆستایەکی زۆر ئێستا تەخەروزیان کردیە کە وادیرێکی ئەلمی زۆر گەورە هەیە ئێستا پشکنین بە هاوکاری جامیعاتی عالەمی هەر هەمویان پێکەوە کار دەکەن لەگەڵ تیمەکانی خۆمان باشە مامۆستاکەنعان هیچ کەلوپەلێک هەیە کە بڵین دیارە کە ئەمە هی کوردستانە و هی خەڵکی کووردە و کولتوری کوردی تێدایە بەڵام ئێستا لە کوردستانە نییە و ئەشزانن کە هی کوردستانە لە شوێنەکە هیچ مامەڵەیەکتان بۆ کردو بیگەڕێنەوە کوردستان بەێ دیارترینەوە نمونانێکی خۆی بەسەراحەت کە گوتم ئەوەی کە دیکۆمنتی لەسرە نووسینەکانە ئەو نووسینەکان لە فترەی سۆمەریەکان نووسەکان نووسراوە ناڵێ خۆی کەلیمەی کورد کۆنە سۆمەریەکان بەکاریان هیناوە بە مانایەکی تر بەکاریان هیناوە دەرێ ئەوانەیە کە لە چیا دانیشتنە لە ڕۆژ ئاوای فلانجێ یان لە فلانجێ بە شتێک نییە بتوانم بڵێم ئەوە لەسەری نووسرایە کورد ئیوانیش هەروە بەس ناوی پاشایەکان و ناوی میلەتەکان و ناوی ئەوانی کە لە منتقەی ژیانە پێدەنن کوردەکان پێدەن ئەسۆبارتیون ئەو ملەتانەی کە کوردن هەر هەمویان بە کووتیەکان بە میتراییەکان بە میدیەکان بە خوریەکان ئەوان هەر هەمویان پێیان بەو ناوە ناو دەندرێن کە تا هەباخر باسی کردیە لەبەر هەندێ زۆرمان هەیە بەڵام تاکو ئێستا پشکنینێکی وا قۆڵ نەکراوە کە ئی خۆمان بە دیارترینیان نووسینەکانە بەێ نووسەکە زۆر گرنگە بەڵام لەوەی دەزانین کە ئەوە لە فترەی کووتیەکان کوردن بەڵام بەداخەوە بە زمانەکانی ئەکەدی نووسرایە یان بە زمانەکانی ئاشوری بۆ چەند هزار ساڵ ئەگەڕێتەوە هزاری سێم هزاری دووەم بەێ دوای پاش ئەو کە فترەی ئیسلامی کە هات لە قەرنی دوازە بە ئاشکرا ناوی کورد هات لە نووسینەکانی دەوڵەتی سەلجوقی باش مامۆستا چەند ڕۆژێک لەمەوبەر مۆزەخانەی یادگەی بارزانی لە دەبەری بارزان کرایەوە تا چەند ئەمە وا دەکات گرنگیدان بە مۆزەخانە زیاتر بێ و تا چەند گرنگە هەبوونی مۆزەخانەیەکی لەم شێوەیە وەڵای ئەمن زۆر ینی شانازیم کرد بۆ ڕۆژەی کە ئەو مۆزەخانە کراوە لێرە دەباس ئەوە دەکەم ئەو مۆزەخانە کە گرنگی مۆزەخانە ڕەحمەتی وەلا مستەفای بارزانی بۆ هۆکارێک کە هەموو کورد لەوێ خربتەوە بۆ هۆکارێک کە هەموو دیبلۆماتارێک هەموو سیاسەکانی عێراق هەموو ئەحزابەکانی عێراق هەر لەوێ هەر هەمویان پێکەوە کۆبوونەوە لە بۆ یەک ئەویش کردنەوەی مۆزەخانەی بارزانی نەمر بوو ئەوەش کە هەمومانی کۆ کردەوە ئەوە یەک لە هۆکارەکانی پەرەپێدانی مۆزەخانەکان ملەتان
یەکدی لەوێ دەگرنەوە. باشە بۆک باسیشمان کرد کەمێک لەمەوبەر باسی ئەو مۆزەخانە ئەو یادگەیەمان کرد. پێتان وایە چەندە گرنگە نەک هەر خەڵکی کوردستان خەڵکی وڵاتانی دیکە بێگومان چونکە ئەو شۆڕشانەی کە مەلا مستەفای بارزانی کردوێتی ئەو پێگە و جێگەی کە ئێستا کورد هەیەی بەو شێوەیە بۆ کە لە وڵاتانی دیکە بۆ نمونە لە ڕووسیا بووە واتە ماندووبوونێکی زۆری پێوە دیارتەنیا هەر لە کوردستانە بوو چەندە گرنگە کە ئێمە کارێک بکەین هەروەک چۆن ئێمە ئەچینە وڵاتێک ئەچینە مۆزەخانەکەی لە مۆزەخانەکەی هەموو شتێکمان بۆ دەرەکەوێت شارستانەتی ئەمە چەندێکیش گرنگە میوان لە وڵاتانی دیکەەوە بە بانگێژ لە زانکۆکانی وڵاتانی دیکە و بانگێشتان بکەین و بێن ئەم یادگەیە ببین و یا مۆزەخانەکانی دیکە هەرێمی کوردستان ببینن. ئەوە زۆر گرنگە بێگومان یعنی ئێستا کردنەوەی ئەم مۆزەخانەیە بۆ هۆکارێک ناساندنی خەڵک بە ملێتی کورد کە ئێمە ملێتە چین ئەوە زیاتر لە 5,000 ساڵە لە شوێنەگای یان لە شوێنی جوغرافی خۆمان دانیشتوین و مقاومەی هەموو ناخۆشەکانمان کردیە. ئومێدەوارم کە ئەوە بتە هۆکارێک لە بۆ ئەوەی بتوانین چۆنیەتی ڕێزگرتن لە گەورەکانی خۆمان چۆنیەتی ڕێزگرتن لە قایدەکانی خۆمان چۆنیەتی ناساندنی ببنە ڕێبازێک لە بۆ ئەوەی ملەتانی داهاتوو بزانن کە پیاوی وامان هەبووە کە زیاتر لە 6 ساڵ لە مقاومەی کردیە 6 ساڵ کوردایەتی کردیە 6 ساڵ خۆی کردە قوربانی لە بۆ ئەو ملەتەی لەبەر هەندێ ئومێدەوارم کە ئەو مۆزەخانەی بارزانی نەمرد ببتە هۆکارێک کە زیاتر ئێحتمامدان بە قاید زۆرمان هەیە لە کوردستان بەڵام ئەو مۆزەخانەیە بووە سمبولێک لە بۆ پێکەوە ژیان ناساندنی خەڵک بە ملەتی خۆمان. ئەوە لای من زۆر گەورە بوو بەڵام حەز دەکەم شتان پێ بڵێم گەورەتی مۆزەخانەک ساڵی 2000 پێش میلاد لە بەغدا کارمان دەکرد لە چیای حەمرین تەنقیبات دەکرا پارچە قوڕەکی دیتەوە دکتۆر فەوزی ڕەشید عالیمەشی زۆر گەورە بوو لە شوێنەوار تقریبا 25 سانتیمتر بە 10 سانتیمتر بوو باسی ئەوەی دەکات دەڵێ ئەو شوێنە شوێنی کوردایە کافرا دال ئەلیف واتە ئەوەی سەرەوە ئەوەی لاش ملەتەکانی ترە یەکەم ناوی کووردا لەوێ هاتیە لە فترەی سۆمەریەکان 2050 پێشی میلاد ئەوە یەک دوام پارچە شوێنەوارەکان زۆر گرنگە چوومە کەمبریج لە بریتانیا لەگەر دکتۆر جۆن مەکینز عالیمەشی زۆر گەورەیە ئێستا لە کوردستانیش دەکاتن داوام لێکرد کە بێنە کوردستان اتفاقێک بکەین لەگەر وزارەت ڕۆشنبیری لۆمان بچنە هەموو مۆزەخانەکانی عالەم لە هەموو مۆزەخانەکانی عالەم گەڕان گوتم لە چێن دەرێ ناوی کوردەکتان دیت ناوی هەولێرەکتان دیت بە زمانی میخی بە زمانی بسماری لۆتان دیت لۆم بینن دەکەنێ کتابک ئەو بوو پاشی ساڵێک لە هەموو مۆزەخانەکانی جیهان کتابەکیان هێنا چاپم کرد بە ناوی ئەربن ئین دە کیونیفۆرم واتە هەولێر لە نووسینەکانی خەتی بسماری زۆر گرنگە زۆر گرنگە بەێ بە زمانی ئینگلیزی بۆ هەموو جیهان ڕەوانمان دەست خۆش مامۆستا ببوورە هەر تایبەت بە مۆزەخانەی یادگەی بارزانی نەبەر خاڵە بەهێزەکانی ئەم مۆزەخانەیە لە چیدایە لەوەی دایە کە جیاواز دەکات و لەگەڵ مۆزەخانەکانی دیکە زۆر ئەوە نموزەجیە کاکە ئەو نەوە مۆزەخانەی نموزەجیە مۆزەخانەی قومیە مۆزەخانەی زیندیە مۆزەخانەی ناساندنی خەڵکە بەو سەدەی کە ڕۆیشتە بە خەڵکان دەرێن ئەوە گەورەکمان هەیە قایدێکمان هەیە ڕابەرێکمان هەیە نموزەجەکە بۆ ڕابەرەکانی هەموو جیهان ئەو هەیە لە هەموو جێگا هەیە باب ئێستا نەلسۆن ماندێلا لە لیبیای عمر موختار لە شوێنانی دی هەموو ملەتە گەورە و قایدی خۆی هەیە بەڵام دەبایە زیاتر زووتر بگەینە ئەو شتەی بەڵام ئێستاش وەختەشی زۆر باش زۆر باش بەرحەمدە زۆر کەیفی مات یعنی لەکنە من ڕۆژێک پیرۆز بوو ئامۆستا کەنعان مفتی زۆر سپاس بۆ تۆ کە بم بەیانی لەگەڵ ئێمەدا سپاس بۆ ئەو زانیاری بە پێزانەی کە بە ئێمە و بە بینەرانی بیانی 24دا دووبارە بەخێر بێ سپاس دەچینە سەر بابەتێکی مێژووی ئەویش باسی مزگەوتێکەکەین لە گوندی حەمامیان لە شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان مزگەوتێکی مێژووی هەیە تەمەنەکەی بۆ نزیکەی 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە جا مزگەوتەکە لەسەر داوای
محمود ئاغای ئەلی خانزادە دروست کراوە. ئەم مزگەوتە دیزاینێکی تایبەتی هەیە تاوەکو ئێستاش هەروەکو خۆی ماوەتەوە دانیشتوانی گوندی حەمامیان دەڵێن ئەگەرچی مزگەوتەکە لە میراتی کولتوری ئێران تۆمار کراوە بەڵام ئاوڕی لێ نادەنەوە خەڵکی گوندەکە خۆیان هەوڵی پاراستنی ئەم مزگەوتە دەدەن. بەیەکۆ دەچینە و مزگەوتە ببینی. بینایەکی مێژووی گەورە لە گوندێکی بچووکی نزیک شاری بۆکان ئەو مزگەوتە لە ناو گوندی حەمامیانە و هەر بەو ناوەش ناسراوە. کۆنی و جیاوازی مزگەوتەکە بە دار و دیوارەکەی دیارە و نزیکەی 200 ساڵ لەمەو پێش لە سەردەمی قاجار لەسەر داوای مەحمود ئاغای ئیلخانی زادە دروست کراوە. 4 گۆشە دانراوە و هەروە کوتیشم لە بەرد و لە خشت و ئەوانە دروست کراوە. قوڵایەکەشی لە 20 میترەوە دانڕشتۆ بۆەوەی کە بۆ بوومە لە ڕزە و تۆفان و ئەوانەش قایم بێ. لە پێشەوەی مزگەوتەکەش ئەوەی کە لە کوردەواری خۆماندا پێ دەڵێن چەقەخانە تیکێکی ئەوە دروست کراوە چکۆلێ ئەو سەقفوشتەکەی بە داری توودا پۆشراوە هەر وەکو بیناسازی کوردەواری خۆمان. مزگەوتی حەمامیان بەهۆی کۆنیەوە لە میراتی کەلتوری ئێرانیش تۆمار کراوە بە شێوەی 4 گۆشەیە و بە خشتی خام داری گوێز و تو بەردی سروشتی ناوچەکە دروست کراوە. هەر ئەو کاتیش ئەوەیان لە بەرچاو گرتووە کە لە بەرامبەر بوومە لەرزە و لافاوەکاندا خۆڕاگر بێت. دیزانی مزگەوتەکە تێکەڵەیەک لاندە زیاری کوردی و ئێرانیە. لەگەڵ هەبوونی ئەو هەموو تایبەتمەندیەش بە گوتەی دانیشتوانی حەمامیان حکوومەت لە پاراستنی کەمتەرخەمە. ئەو مزگەوتە ئەگە ئاوا دروست کراوە پێیدا ڕناگەن هیچ کەس نییە مەگین بۆ خۆمان بۆ خۆمانیش چێ بیکە خۆمان مەسەددا کراوە بە خوددا هیچ کەس پێیدا ڕناگە. ئەجار بە خزمەتە دەکەم ئەوە ئاوا ئەو جادەیە و ئەو ئاوەمان لەمێژە ئەو ئاوەکەمان خراپە. مزگەوتی حەمامیان یەکێک لەو سەدان ئاسەوارە مێژوویەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لەلایەن خەڵکی خۆجێی ناوچەکە پارێزراوە. بە گوتەی هاوڵاتیان مزگەوتەکە جگە لەوەی شوێنێکی پیرۆزی ئاینیە هاوکات بەشێک لە میراتی کەلتوری و مێژووی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت ناوچەی مکوریانە. ئەوە جوای کردووە خەڵکەکە بە تێچووی خۆیان هەوڵی پاراستنی بدەن. تەوەری دووەمی بابەتەکانمان یان خود ئەم بەرنامەمان تایبەت بوو بە بابەتی مۆزەخانە کە وەکو مامۆستا کەنعان هەندێک شتی نوێی بەڕاستی دەرکان زانیاری تازە بوو لە هەمان کاتدا بیر و بۆچوونی کەسێکی پسپۆر و شارەزار لە بواری شوێنەوار لە بواری مۆزەخانە زۆر گرنگە کاتێک باسی لە مۆزەخانەی یادگەی بارزانی نەمر کرد کە زۆر بە گرنگ وەسفی کرد پێی وابوو دەبوایە زووتر ئەم مۆزەخانەی دروست کرابە. ئاماژەی بە کۆمەڵێک سەرکردەی جیهانی کرد ینی نمونەی نیلسۆن ماندێلا هێناوە نمونەی عومەر موختاری هێناوە هاوشێوی ئەوان کە لە لای گەلەکەیەوە وەکو سەرکردەی مێژووی سەرکردەی گاتفادەر با بڵێن دەمێنێتەوە. ئێمەش وەکو میلەتی کورد چاومان لەوەیە ئەم مۆزەخانە بەردەوام گەشاوە بێ و ئەو خەڵکانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن لە خۆشمانەوە دەست پێ بکەین کە دەرفەت نەبوو بەهۆی کارەوە بچین بەڵام لە تیڤی و لە سۆشیال مێدیا بینیمانە شۆڤان بەنیازی بچی سەردانی مۆزەخانە. من هەمیشە وتومە زۆر حەزەکەم بچمە ناوچەی بارزان بە هۆی پرۆگرامەوە چەند جارە سەردانم کردووە بەڵام زۆریشم پێ خۆشە بێت کە پرۆگرامێک هەر لە ناو مۆزەخانەکە بکەین و زیاتر بیناسەرین چونکە هەر وەکو مامۆستا کەنعان ئاماژەی پێ کرد و پرۆگرامیش لە کۆتاییەکە زیاتر با بڵین جەختمان کردەوە لەسەر شوێنەوارە مێژوویەکان و مۆزەخانەکان زیاتر خەڵکی کوردستان بەو کولتورە ئاشنا بکەین دروستە ئێمە خۆمان بە درێژایی مێژوو لە ڕێی فیلمەوە بێت یا لە ڕێی گێڕانەوە بێت لە ڕێی چیرۆکەوە بێت ئەزانین مێژووی کورد چۆن چۆنی بۆ بەڵام وەکو زیاتر جەختکردن خەڵک کولتوری ئەوە شارەزا ببێت کە گرنگی بدات بە مۆزەخانەکان و سەردانی مۆزەخانەکان کە چونکە بینینی شتەکان لە نزیکەوە هاکار زۆر جیاوازترە وەک لەوەی کە ئەیبیستی کە جلوبەرگێک ئەبینی هی سەرکردەیەەکە یاخود کەلوپەلێک ئەبینی هی سەرکردەیەەکە چەند ماندوونە ناسانە کاری کردو بۆی کە کوردستان بگاتە ئەم شوێنێک کە ئێستا هەیە ئەو کات هەست بەو دەستکەوتانەکەی کە هەمان ڕاستە.
خۆشحاڵ بووین ئەمڕۆژ بەیانی 24مان پێشکەشکردن دوو تەوەری زۆر گرنگ و بەلای منەوە ئەم وەکو خوێنەریش زۆر جار ئاشنایەتی هەبوو لەگەڵ ئەم بابەتانە بەڕاستی وەکو بابەتی دیکۆمنتاری فیلمە دیکۆمنتاریەکان حەزم لەم دوو تەوەرە کردووە کە ئەمڕۆ ئێمە کارمان لەسەر کرد سپاس بۆ ئێوە کە بە دیار بەیانی 24 دانیشتون سپاسانەکەی کە لەگەڵمان بوون هیوای ڕۆژێک